سڵاتان لەبێت. بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە و باری شارستانی و کارتی نیشتیمانی لە سنووری پارێزگای هەولێر لە 30 فەرمانگەی کارتی نیشتیمانی پێکدێت. بە پێی سنووری جوگرافیدا بەشکراون بەسەر ناحیە و قەزاکانی سنووری پارێزگای هەولێر. بە پێی زانیاری و داتاکان تا ئێستا زیاتر لە 50% هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر بوونەتە خاوەن کارتی نیشتیمانی و ڕۆژانە پرۆسەی دەرهێنانی کارتی نیشتیمانی بەردەوامە. ئەمەش لەژێر ڕۆشنایی هەیە لە گشتەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی ڕۆتین و پێشکەشکردنی خزمەتگوزاری باشتر. ئەم بەردامێ تەرخان دەکەم بە پرۆسەی دەرهێنانی کارتی نیشتیمانی و هەنگاوەکانی چاکسازی بە مەبەستی پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان. ئەمیش بە میوانداری بەڕێز دکتۆر شوان عەرەب بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە و باری شارستانی و کارتی نیشتیمانی لە سنووری پارێزگای هەولێر. جنابی عەمید بەخێر بێی. ئەمەوێت لە دەست پێکتێت پرسم سوودی کارتی نیشتیمانی چیە و بۆچی پێویستە هاوڵاتیانی عێراق بە شێوەیەکی گشتی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە ناویشاندا کە باسی هەولێرەکەین خەڵکی هەولێر بێن ببنە خاوەنی کارتی نیشتیمانی. زۆر سپاس بۆ میوانداریتان. ئێمە وەک بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامەی و باری شارستانی هەولێر کە بەشێکی شتەیدا کارتی نیشتیمانیە یاسایەک حکمی کاری ئێمە دەکات کە ویژ یاسای کارتی نیشتیمانی ژمارە 3 ساڵی 2016 لە هۆکارەکانی دەرچوونی ئەو یاسایە داهاتووە کە هەدەف لە کارتی نیشتیمانی و دەرهێنانی کارتی نیشتیمانی کەمکردنەوەی ڕۆتین و سوکردنی باری سەرشانی هاوڵاتی و هەروەها ڕێخستنی کاری حکومی و بێتە بنەمایەک بۆ حکوومەتی ئەلکترۆنی لە داهاتوو. و فەرمانکەمان پێک دێت لە 6 بەش و 30 فەرمانگەی لاوەچی لە سەرجەم قەزا و ناحیەکانی بۆ هەولێر بڵێ لە سەرجەم قەزا و ناحیەکانی هەولێر کاری خۆیان دەکەن ڕۆژانە و فەرمانگانە و لە 154 وحدەی ئیدخال پێک دێ کە هەر وحدەیەکی ئیدخال لە توانای دایە ڕۆژی 30 مامەڵە بکە کە ڕێژەکە دەگاتە نزیکەی 4000 مامەڵەی نوێی کارتی نیشتیمانی ڕۆژانەی ئێمە دەتوانین لە بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامەی هەولێر و فەرمانگە لاوەچەکان بۆ هاوڵاتیان ئەم کارتە نیشتیمانیە بۆ نمونە کاتێک هاوڵاتیەک پێشتر دەیویست مامەڵەیە بکات وەکو خۆی جنابیشت ئاماژت پێکرد ئەم یاسایی یان ئەم ڕێنمانە لە 2016 بەرکارن. بەڵام جۆرێک لە سیستی دەبێنرێت بە شێوەیەکی گشتی لە عێراق ڕەنگەمە بۆ هەولێر چۆنە پێویستە ینی وەڵام وەربگرم. جاران هاوڵاتیەک دەبوایە کارتی زانیاری و جنسیە و نفوس و سۆرجار دەبێت چوو بە سوڕەت قەیری لە شوێنەکانی خۆی هینابە ئەمانێکە لە بەردەستان پێخۆش ئەمە بەخۆت بە شێوەیەکی کردداری بۆ بینەرانی ڕووبکەی ئەم کارتی نیشتیمانیە لە بریتی ئێستا. بەڵێ خۆی یەکەم فەرمانگە لە ساڵی 1927 کە فەرمانگەی باری شارستانی هەولێر بووە فەرمانگەیەکی وەرەقی بوو دامەزراوە و لە ساڵی 1970 لە هەولێر بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامە و باری شارستانی هەولێر دروست بووە و لە ساڵی 2016 مانجی سێ یەکەم فەرمانگەی کارتی نیشتیمانی لە سنتەری هەولێر کراوەتەوە پاشان پرۆسەکە بەردەوام بووە لە دەستپێکی کاری کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمانی بەڕێز جەنابی وەزیری ناوەخۆ کە بڕیاری دە سەرجەم فەرمانگەکانی سنووری هەولێر پارێزگای هەولێر بکرێتە کارتی نیشتیمانی تەنها لە ماوەی 3 مانگ لە دەستپێشی کاری حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێم تواندرا سەرجەم فەرمانگەکان کە 12 فەرمانگە و بکرێتە کارتی نیشتیمانی پێش ئەم کابینەیە ئەم 12 فەرمانگە نەکرابوو دە کارتی نیشتیمانی هەبوو بەڵام بەڵێ هەبووە بەڵام ئیمکانیات و تەخسیسی مالی پێویست بوو دامەزرا. خۆی لە یاسایەکە هاتووە کارتی نیشتیمانی بە پێی ماددە 34 مستەمسەکێکە کە ئیسپاتی شخصی ئەو کەسە دەکات لە ویلادەی تاکو پاش وەفاتیشی. ئەگەر تەماشای یاسای مەدەنی عێراقی بکەین ساری 1950 لە ماددە 34 باز دەکات فەقەرەیەک دەرێت تبدأ حياة الإنسان بولادته حيا وتنتهي بموته. بەڵام لە کاتی بۆی بینەرانی ژزان لەوە لەدایک لەدایک دەبێت شخصیەی پارێزرا یان شخصی وەردەگرێت حسابی شخصی کە ئینسان وەردەگرێت تاکو وەفاتی. بەڵام لە کارتی نیشتیمانی لە یاساکە هاتووە دەڵێ ئەو ڕقم نیشتیمانیە ئیسپاتی شخصیەی کەسەکە دەکات ژمارەیەکی نیشتیمانی وەردەگرێت کە کاتی نیشتیمانی دەردەکات ئەو ژمارە نیشتیمانیە لە ویلادەی لە لەحظەی ویلادەی تاکو پاش وەفاتیشی بەردەوام دەبێت قابلی تکرار نییە. ئەو ژمارەیە بۆ هەر هاوڵاتیەک تەنها لەگەڵ یەتیمەدە الحیات و پاش حیاتیش دووبارە نابێتەوە بە ئەو کارتە لە 12 ژمارە پێک دێت کە پێی دەگوتری کارتی ینی ژمارەی نیشتیمانی 4 ژمارەی یەکەم ساڵی لەدایکبوونی ئەو کەسەیە 8 ژمارە بە شێوەیەکی
حیسابی دووبارە دەبێتەوە قابلی تکرار نییە بۆیە ژمارەی نیشتیمانی من لەگەر ژمارەی نیشتیمانی جەنابەت جیاوازە لەگەر منداڵەکە جیاوازە و پاش مردنیش لەو ژمارەی تو نادرێتە کەسێکی تر بۆ نمونە لە قانونی مەدەنی ئەمە پیشانی بینەرانشی بدەیت ئەوە کارتی نیشتیمانیە داتایەکی زۆر ڕێکوپێکی تێدایە ئێمە لە ڕێگەی فۆرمێک کە هەموو ئەو زانیارانیەی لە جنسیە هەیە لە ڕێگەزنامە و لە نفوس و لە کارتی زانیاری کاک دکتۆر بۆ ئەوەی ئەم مستەمسەکاتانە بینەرانیش بین ئەگەر بۆ کامێرەی خۆت بەڵێ ئەو مستەمسەکە کاتی خۆی بەدەست لە هەر مەطبعەیەکی اعتیادی طبع بکرێ بۆ لە مەطبعەی شۆرتە لە بەغدا طبع کرا کاتی خۆی لە مەطبعەیەکی ئاسایی طبع دەکرا و بەدەست پڕ دەکراوە و پەنجەمەوەری هاوڵاتیەکە پەنجەمەوەرێکی ئاسایی وەردەگیرا بەسمەیەت لە ڕێگەی حبر بەڵام ئێستا لە نظامی کارتی نیشتیمانی ئێمە هەر پەنجەی هاوڵاتیەکە وەردەگرین و بە ئەلکترۆنیش وەردەگرین لە ڕێی بایۆمەتری یعنی نظامی بایۆمەتری بەکاردێنین غەیری وەش بەسمەی چاویش وەردەگرین ینی جیهازەکە و بەرنامەکە بۆ شێوازە داڕێەوە کە بتوانین بەسمەی چاویش وەردەگرین کە قابل نییە تەزویر لەو کارتی نیشتیمانیە نسبەی 100 کەس ناتوانێت کارتی نیشتیمانی تەزویر بکە و ستانداردی عالمی پێدا دەتوانین بەنجەکانی تر ئێمە وەردەگرین و بەرگەنە بەسمەی چاوی دەتوانین وەربگرین لە کاتی داخلکردنی داتاکە ئێمە داتاکان کۆ دەکەینەوە لەو سێ بەڵگەنامەیە هەیە بە پێی یاساکەش کارتی نیشتیمانی جێگرەوەی هەرسێ بەڵگەنامەیە کارتی زانیاری شەهادەی جنسیە ڕێگەزنامە و هەوێی ئەحوالی مەدەنی باری شارستانی ئەو سێ نامێنێ ئەوە شوێنی دەگرێتەوە لە کاتی ئێمە کە تەسلیمی هاوڵاتی دەکەین و کارتی نیشتیمانیە ئەوانەی لێ وەردەگرینەوە باڵی دەکەین ناتوانین فەرموتان کە ئەم کارتی نیشتیمانیە تەنها ژمارە تەنها کارتێکی پلاستیکی نیە ئەوەی کە لە بەردەستە بەڵکو ژمارەیەەکە کە پێک دێت لە موالیدی خۆی زائدەن ئەم شەش ژمارەیە ئەمە چ دەکات ئەمە قابلی تکرار نییە بۆ نمونە داتایەکان بەو شێوازە لە ئەلکترۆنی لە نظامی ئەلکترۆنیمە خەزم دەکرێت کۆمەڵێک زانیاری تریشی تێدایە بەڵام ئەوە وەکو سوورەت قەیدێکی ئەلکترۆنی کاتی خۆی ئێمە سوورەت قەیدمان بە هاوڵاتی دەدا بەدەست پڕ دەکراوە کە زۆر کێشە و حەق و شەط و شتیتیا بوو ئێستا ئەوە لە سیستەمەکە ڕای دەچێشن کاتێک کە کابرا یان هاوڵاتیەکە دێ پەنجەمەوەرەکەی دەکا و بەسمەی چاوی وەردەگرین و ژمارەیەکی نیشتیمانی لە سیستەم پێ دەبەخشرێ فۆرمێکی ئەلکترۆنی پێی دەگوترێت سوورەت قەیدی ئەلکترۆنی ئەم سوورەت قەیدی ئەلکترۆنیە لە ناحیە قانونی هێشتان لە پێش کارتەکەشە یعنی بەهێزترە لە کاتی تەقدیمکردنی مامەڵە بۆ نمونە لە سەفارات لە قونسولیات لە بۆ تاپۆ لە بۆ بەڕێوەبەرایەتەکانی جەوازات بۆ بەڕێوەبەرایەتی مرور یعنی ئەم مستەمسەکە کافیە و هاوڵاتی دەتوانێت سەرجەم کارەکان ئەوەت لێ بپرسم ینی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لە هێڵە گشتەکانی قسە لەسەر ئەوەیە یان یەک لە دروشمەکانی کاڵی گرتووە کەمکردنەوەی ڕۆتین و پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر بۆ مامەڵەکردن بۆ نمونە بەیانی هاوڵاتیەک دەیەوێت بێت لە یەکێک لەو فەرمانگانی کە جەنابەت فەرمووت لە سنووری هەولێر مامەڵەکەی تەقدیم کات چ کار ئاسانیەکی بۆ دەکەن پرسیارەکە بە شێوەیەکی تر بکەم لە ڕووی باڵەخانەوە لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ هاوڵاتیانەوە تا چەند کار ئاسانی باش لەم کابینەیە کراوە بۆ ئەوەی هاوڵاتی بتوانێت بە ئاسانی مامەڵەکانی خۆی بکەن طبعا لەژێر ڕێنمایی و فەرمانی جەنابی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە هەڵساین بە داڕشتنی ئالیەتێک بۆ یەکەم شت کەمکردنەوەی ڕۆتین و شێوازی دابشکردنی ژوورەکان بۆ مامەڵەی هەر مامەڵەیە کە هاوڵاتی دێ دیکە کاتی خۆی پێویستی بە 9 ژوور بوو بۆ یەک مامەڵە بکە ئێمە نیزامی هۆڵ قاعاتمان داناوە هاوڵاتی سڕە نۆرەمان لە بۆ داناوە کە کاتێک دێ نۆرەی خۆی دەبڕێ لەو کەونتەراتانی کە هەیە کە لە یەک ژوورە لە یەک قاعەیە سەرجەم مامەڵەکانی خۆی بەڕێ دەکا و ئەگەر پێویست بکە لە 2 ژوور بۆ نمونە تەقیقی مستەمسەکاتی دەکرێت پاشان دەچێت بۆ ژووری ئیدخالی کارتی نیشتیمانی تەنها لەو 2 ژوورە و مامەڵەکەی بۆ بەڕێ دەکات چەند ماوەی پێدەوێت ئەگەر هاوڵاتێک ماوەکە ئەگەر هاوڵاتیەکە مستەمسەکاتەکانی کامل بی و هیچ نەقسێک لە مستەمسەکاتی نەبی تەنها 10 دقیقە کافیە لە بۆ پڕکردنەوەی فۆرمەکە و وەرگرتنی داتاکان و پێدانی کارتی ئەم نمونەیە لە بەوەی کە خۆتان ئاگادار بن بۆ نمونە هەڵبەتە مامەڵەتان لەگەڵ بەڕێوەبەرەکانی تری ئەو شوێنانە هەیە لە پارێزگاکانی دیکە بۆ نمونە لە بەغدا لە بەسرا لە تکریت لە سلێمانی لە شوێنەکانی تر جیاوازی هەولێر لەگەڵ شوێنەکانی جیاوازی هەولێر بە شێوەیەکی گشتی هەولێر لەگەڵ جنوب دەبێت ئێمە دڵنیایی دەدەینە هاوڵاتیانی خۆمان لە شاری هەولێر یعنی بەرنامە و ڕێنماییەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دایبەت بە چاکسازی و کەمکردنەوەی ڕۆتین ڕێژەی 195 بەسەرەوتر لە فەرمانەکانی ئێمە جێبەجێ کراوە و هاوڵاتیان ارتیاحیەکی تەواویان پێوە دیارە کە دێن سەردانی بەڕێوەبەرایەتی ئێمە دەکەن
جیا لە فەرمانگەکانی تری عێراق بۆ نمونەیان پارێزگاکانی تر ئێستا هەولێر لەسەر مستەوای عێراق بەپێی داتا یەکەم فەرمانگەی کارتی نیشتیمانیە بەپێی ڕێژەی دانیشتوان کە زۆرترین کارتی نیشتیمانی دەرکردووە لە دەستپێکی لە پلەی یەکەمە شارەکانی ترە لە دەستپێکی کابینی نوێی حکومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا 600,000 هاوڵاتی بۆتە خاوەنی ژمارەی نیشتیمانی و بەشیش زۆریشی کارتی نیشتیمانیەکانی وەرگرتەوە و بە متابعە و چاودێری بەڕێز وەزیری ناوخۆ بەڕێوەری گشتی ڕێگەزنامەی هەرێم بەس لە 2 هەفتەی ڕابردوو 6,000 کارت لە بەغدا تەبع بووە گەڕاوەتەوە فەرمانکان داوا لە هاوڵاتیان دەکەین بێن کارتەکانی خۆیان وەربگرنەوە لە ڕووی باڵەخانەوە ئێمە دیسان لەسەر ڕێنمایی وەزارەت بەشێک لە فەرمانەکان نۆژەن کرانەوە زیاد لە 6 هۆڵ لە بۆ فەرمانگەکانی بۆ نمونە گوێر مەخمور بارزان مێرگەسۆر قوشتەپا ناو فەرمانگەی بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامەی هەولێر هۆڵی نوێیان لە بۆ دروستکرا و سیستەمی کارکردن گۆڕدرا هەمووی کرایتە ئەلکترۆنی حتا لە بەشەکانی تیژغەری بەشی کارتی نیشتیمانی بۆ نەکارژێڕی و حیسابات و یاسایی ئەوانە ئێمە کار بە نیزامی ئەلکترۆنی دەکەین و هاوڵاتیان کە ڕۆژانە دێن سەردان دەکەن دەرک بەوە دەکەن حتا شتێکی گرنگتر لەوەش کاتی خۆی هاوڵاتێک بۆ مامەڵەیەک پێویست بوو لە سیدەکان بێتەوە ناو شاری هەولێر شەو لە هەولێر بمێنێتەوە بۆی بەیانی مامەڵەکەی بەڕێ بکە ئێستا ئێمە لە نزر ڕێی نیزامێکی ئەلکترۆنی هاوڵاتی پێویست ناکە سەردانی ئێمە بکە پێویستی بە هەر مستەمسەکاتێکەیە سەح سەد و ڕاستی دروستی و مستەمسەکاتەیە ئۆنلاین لەگەر مرکز بۆنمە لەگەر شاری هەولێر تەنسیق دەکەین و هاوڵاتیە پێویست ناکە نفسی دقا نفسی ڕۆژ مامەڵەکەی لەوێ لە بۆ بەڕێ دەکە بێوێ سەردانی بەڕێوەبەرایەتی باسی مامەڵەی هاوڵاتیانت کرد کاتێک کە هاوڵاتیەک مامەڵەیەکی نادروستی لە یەکێک لەو فەرمانگانەی کە سەر بێ ئەوەن لەو سی فەرمانگەی کە جنابتان فەرمووتان مامەڵەیەکی با بڵێین نادروستانەی لەگەڵ کرا نادروستانە لەوەی لەلایەن مۆزەفێکەوە عەرقڵەی بۆ دروستەکرێتیان مۆزەفێک لەوێنیە زۆرێک لە جۆرەکان سکاڵای هەیە ئێوە ئەوەندێ من ئاگادار بم وەزارەتی ناوخۆ تیمی ڕاستپاردووە بۆ سکاڵا بە شێوەیەکی بەڵام بۆ ئێوە خۆتان جگە لەو هێلە گەرمە ئێوە بە خۆتان چۆن چاودێری ئەو سکاڵانی هاوڵاتیان ئێمە کە دەستمان بە کارەکانمان کرد لە بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامەی هەولێر بۆ هەر فەرسی فەرمانگە نیزامی پەنجەمۆر دانراوە لە فەرمانەکان و ڕەبتە بە مەرکەز لە ڕێی ژوورێکی ئۆپەرێشنمان هەیە لە بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامەی هەولێر و هەروەها سەرجەم کامیراتەکان کە ڕەبتە لە ڕێی ئۆنلاین ڕەبتە لەگەر بەڕێوەبەرایەتیمە ئێمە ڕۆژانە چاودێری ئەو فەرمانگانەیە دەکەین کە بزانین موظفین لە شوێنی خۆیان کار دەکەن و هاوڵاتی بە شێوەیەکی ڕێکوپێ کارەکانی ئەنجام دەدا ئەو ئەنجام دەدرێت یاخودنا و هەروەها لەو شەکوایانی کە ڕەوانەی هێڵی گەرمی وەزارەتی ناوخۆکرایە من دڵنیایی دەدەم تاکو ئێستا تەنیا دوو حالەت هەبووە ئێمە ئاگادار کراینەوە کە هاوڵاتی شەکوای لەسەر کارەکانی هەبووە ئەوەش دەگەڕێتەوە بۆ تەبع نەکردنی یعنی بۆ نمونە تۆ لە ساڵێک نزیکەی 400,000 مامەڵە بەڕێ دەکەی دوو هاوڵاتی شەکوای هەبووە کارتەکەی تۆزێک تاخیر بووە ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەو کێشە تەکنیکیە کە لە بەغدا هەبوو لە کاتی تەبعکردنی کارتەکان ئەگەر ناوەکو هاوڵاتی ینی لە ڕایکردنی مامەڵە بە هیچ شێوەیە گلەی لە فەرمانکاری راپۆرتێک ئامادەیە بەڵام بەر لەو راپۆرتەمەوێت پرسیارێک لێ بکەم زۆر بە کورتی وەڵام دەیوە جارێک لە شوێنی جەنابەت بەڕێز وەزیری ناوخۆ میوانی من بوو لێم پرسی جۆرەتی سکاڵا یان میکانیزمی سکاڵا ئەوەندەی ئێمە معلوماتمان هەبێت یان لە ڕێگەی هێلی گەرمە یانش لە ڕێگەی ئیمێڵە جگە لەم دوانەتی تر هەیە وتی لە ڕێگەی ژمارەی تەلەفۆنی خۆمەوە ڕاستەوخۆ تەلەفۆنم بۆ دەکەن تۆش ڕاستەوخۆ تەلەفۆن بۆ دەکرێت حتمەن بەڵێ لە سایتی خۆمان لە سایتی بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامەی هەولێر ژمارەی تەلەفۆنمان دابەزاندووە هاوڵاتی ڕۆژانە پەیوەندیمان پێوە دەکەن بۆ نمونە ناچێتە بابی سکاڵا وەڵەکو ڕێنمای یەک بۆ ڕایکردنی کارتی ڕۆژانە خەڵک تەلەفۆن دەکەوێت ساڵات کێشەی خێزان بۆ دروست نابێت لە ماڵێ دائیمەن تەلەفۆن وەڵاهی کێشە نابێ ئەمە بۆ لە خزمەتی ئەو حکوومەت و ئەو وڵاتە ئەو جلەمان لەبەر کردووە نا ئیشاڵڵا کێشەمان لە بۆ دروست زۆر باشە راپۆرتێک ئامادەیە پێکەوە بابی بین لە هێڵە گشتەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و لە ئاستی چاکسازیدا سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستانەوە بەڵێنیدا کەوا کار دەکەن بۆ نێشتنی ڕۆتین و خێراکردنی ڕاپەڕاندنی شوکاری هاوڵاتیان کار دەکەین بۆ نەهێشتنی ڕوتین و هەروەها خێراکردنی ڕاپەڕاندنی ئیشوکاری هاوڵاتیان و ڕێزگرتن لێیان لە دام و دەستگا فەرمیەکاندا بەکردەوە هەوڵ دەدەین بۆ خزمەتگوزارکردنی دامەزراوە حکوومیەکان لە ئاست هاوڵاتیاندا. هاتوومەتە یەکێک لە بەڕێوەبەرایەتیە خزمەتگوزاریەکان کاویش بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامە و باری شارستانی و کارتی نیشتیمانیە لە سنووری پارێزگای هەولێر. ئەم بەڕێوەبەرایەتیە لە ڕووی بەڕێکردنی کاری هاوڵاتیان و ڕێژەی پێدانەوەی کارتی نیشتیمانی لە هەموو عێراقدا نمونە و هاوشێوەی نییە.
لە ماوەی تەنیا ئەو 2 ساڵەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان 432,906 کارت دەرهاتووە سەرڕایبوونی کۆرۆنا و نەبوونی داوام بۆ ماوەیەکی زۆر. تا ئێستا لە سنووری پارێزگای هەولێر نزیکەی لە 150 هاوڵاتیان کارتی نیشتیمانیان دەرکردووە. لەم پاکێزەدا بە کۆمەڵێک وێنەی بەراوردکاری ئەومان بۆ دەردەکەوێت بە بەراورد بەڕابردوو ئاسانکاری بۆ بەڕێوەچوونی کارەکان ئەنجام درراوە و جەنجاڵی کەم کراوەتەوە. بەنۆرەگرتنی ئەلکترۆنی کارەکان دەڕوات بەڕێوە. پێشتر ئەو نفوس و جنسەیە هەبوو هەم شێوازەکەی قەدیم بوو. کارت نیشتیمانی کارتێکی هەتا لە هەموو ستاندەرە نێودەوڵاتیەکانیشدا دەرچووە. داوا لە خەڵک دەکەین زیاتر بێن چونکە هەموو فەرمانگەکان ئێستا بوویتە کارتی نیشتیمانی و سڕۆ و نۆرەش تا ڕادەیەکی زۆر کەم بۆتەوە. ئەم بەڕێوەبەرایەتیە لە سنووری پارێزگای هەولێر پێک دێ لە 30 فەرمانگەی کارتی نیشتیمانی کە لە ساڵی 2016 تا کۆتایی ساڵی 2019 واتە لە ماوەی 4 ساڵ 18 فەرمانگە کرابوون بە کارتی نیشتیمانی و لە تەنیا لە 3 مانگی ساڵی 2020 دا توانرا ئەو 12 فەرمانگەی کەمابوونەوانیش بکرێن بە کارتی نیشتیمانی بە پێی قەزا و ناحیەکان دابەش کراون بە مەبەستی کاراسانی بۆ هاوڵاتیان. کاتی خۆی کە هاتم قەڵەبارەکەیکی زۆر هەبوو بەڵام کە ئەمڕۆ هاتم لەگەڵ مناڵەکان ئیشەکانم زۆر بە باشی ڕای کرا و هاوکاریشان کردم زۆر باش بوو. یارمەتی خەڵک دەدەن لێرە بەڕاستی ئاسانکاری زۆر کراوە و لە ڕووی سیستەم و دایرەکەی زۆر باش بوو. بەڕاستی زۆر بەرەو پێش چووە لە ڕووی ڕواندنی مامەلەی هاوڵاتیان. خۆم تقریبان نزیکەی سەعاتێکە هاتیمەیەکوانە وەکو هاوڵاتیەک هاتیمە نفوسی دەکا کارتی نیشتیمانی لە منداڵەکەم دەربینم. بەڕاستی مامەلەکەیان زۆر خۆشە بەڕێک و پێچی دەڕواتن. پێشتری کە داهاتی زۆر ئیزدیحام بوو بەس ئێستا تەنزیمەکی باشیان کردیا زۆر بەرەو پێش چووە. بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامە و باری شارستانی و کارتی نیشتیمانی لە سنووری پارێزگای هەولێر کۆمەڵێک کاری گرنگی ئەنجام داوە لەوانە یەکەمین فەرمانگەیە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان کە زۆربەی جۆری مامەڵەکانیان کەم کردوتەوە تەنیا بۆ 2 هۆڵ ئەویش بەدانانی کیوک سیستەمی نۆرە کە هاوڵاتی بە هیچ شێوەیەک ناتوانێت نۆرە بڕی و واستە بکات. هەروەها لەیبڵ ڕێڕە و لەزگە لەسەر زەوی دانراوە بۆ ئەوەی هاوڵاتی شوێنی مامەڵەکەی خۆی بە ئاسانی بدۆزێتەوە. بلیتی نۆرە ڕێنمایی تەواوی لەسەر نووسراوە بۆ هاوڵاتی کە سەردانی کام هۆڵ دەکا لەگەڵ کام لەزگەی سەر زەوی ڕێڕەو دەکات. دانانی ماڵپەڕی تایبەت بە بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامە کە هاوڵاتیان سودمەند دەبن لەوەی کە فۆرمی کارتی نیشتیمانی بە خۆڕایی پڕ بکەنەوە ئەویش لە ڕێگەی ndrbil.com. دروستکردنی هۆڵی چاوەڕوانی لە زۆربەی فەرمانگەکان لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بۆ فەرمانگەکان بە تەواوی خزمەتگوزاریەکانیەوە. ئەم سیستەمە بدایەتی ساڵی 2021 دامان ناو دەستمان پێکرد هەمووی بوویتە ئەلکترۆنی یعنی کە مڕاجعەکە دێ لەم قاعە ئیشەکەی تەواو دەبی هەر مڕاجعە کەمتر لە 5 دقە تا 10 دقە ئیشەکەی تەواو دەبیت و دەڕوات. یەکەم شت پێشتر خەڵک لە پێش ئەو دەرگای ڕادۆستا ئێستا هەمووی سیستەمە لە دیار تەلەڤیزۆن دادنیشی پاشان لێرکانە تاک دە ئیشەکانی دەڕوا و بەبێ ئەوەی کە قەڵەباڵغی دروست بوو. حکوومەتی هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عێراق لە هەوڵدان کە کارتی نیشتیمانی بکرێ بە ناچاری بۆ ساڵی 2022 واتە هەر هاوڵاتیە کارتی نیشتیمانی نەبێ لە هیچ دام و دەستگایکی حکوومەتی هەرێمی کوردستاندا کاری ڕایی ناکرێت. کاک دکتۆر ئەوەی کە کاروان ڕەحمانی هاوکارم لە راپۆرتەکە ئاماژەی پێکرد یەک لەو شتانە جێگای هەڵوێستە لەسەرکردنە مانەوێت لەسەر ڕاستی و دروستی ئەو معلومەیە قسە بکەین. ئەویش دەڵێت کە دەنگۆ هەیە کە کارتی نیشتیمانی لە ساڵی 2022 ببێتە ئیجباری لە عراق یعنی ئەمە یعنی هەم سەرجەم بەو خاو خریسکەی کە هەشە لە عراق بە شێوەیەکی گشتی و بەوەی کە تاوەکو ئێستا سەروی سەدان 50 لە هەولێر کراوە کە ساڵی 2020 زۆر نزیکە با بڵێن کۆتایی 2020 بێت دەکرێت ڕێژەی تێکرای خەڵکی عراق و هاوڵاتەکانی عراق بنە خاوەن کارتی نیشتیمانی. ئەو دەنگۆیە تەنیا لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندن یان هاوڵاتی لەوانەیە لەلایەن خۆیانەوە بەڵام شتێکی ڕسمی نییە بە پێی یاساکە بە پێی مادە 44 لە یاسای ژمارە 3 ساڵی 2016 کارتی نیشتیمانی لە بۆ وەزیری داخلی وەزیری ناوخۆی عراق بەیانێکی ڕسمی دەردەکات کاتێک کە ڕێژەکە زۆر بەرز دەبێتەوە لە سەرجەم پارێزگاکان بڕیار دەدا و بە بڵاوکردنەوەی ئەو بەیاننامەیە
لە وقایع عراقی يعني بشێوەیەکی بە شێوەیەکی ڕسمی ڕسمی ئاگداری هاوڵاتیان دەکرێتەوە کە لە مدەیەکی معەن بۆیان دادەنرێ کە پاژە مدەیە دەبێ ئەوانە بیکەنە کارتی نیشتیمانی ئەگەرنا کار بە جنسی و نفوس و کارتی زانیاری باشتر لە هەرێمی کوردستان يعني ئەگەر بەو ڕێژێ بێت بۆ نمونە 6,000 لە چەند ڕۆژێک و 600,000 لە خلالی ئەو چەند ساڵە يعني خۆ دەتوان لە هەولێر بیکەن. بەڵێ ئێمە وەکو پلانی وەزارەتی ناوەخۆ وەکو پلانی بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامەی هەولێریش ئێمە لە پلانماندایە لە ساڵی داهاتوو نەگاتە مانجی 6 سەرجەم هاوڵاتیانی سنووری پارێزگای هەولێر بتوانن کارتی نیشتیمانی 2022 ئێوە ئێمە خۆمان ئەکردێ پێویست داوایەکمان لە هاوڵاتیان هەیە ئەوەی تا ئێستا کارتی نیشتیمانی دەرنەکردو با بێ سەردانی بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامەی هەولێر و دایرە فەرعیەکان بکە دایرە لاواچەکان بۆ دەرهێنانی کارتی نیشتیمانی ئێمان دێک فەرمانگەمان هەیە ئێستا نسبەی 90 زیاتر خەڵکە کارتی نیشتیمانی دەرێنە بۆ نمونە قەزای شەقڵاوە حەریر عنکاوە ڕێژەیەشی زۆر هاوڵاتی و دایرەی شەرق و غەرب لە ناو بارگەی بەڕێوەبەرایەتیمان بۆ داوا لە هاوڵاتیان دەکەین ئێستا ئێمە لە ئیمکانیەتماندایە و دەتوانین ڕۆژانە 4,000 مامەڵەی کارتی نیشتیمانی بۆ هاوڵاتیان بکەین ئەگەر هیچ ظروفێکی صحی نێتە پێشمان وەکوی فترەی کە لە کۆڕۆنا ڕوویدا ئێمە وەکو هەولێر دەمانتوانی یعنی لە بیدایەتی ساڵی 2022 تەواویکەن بەڵام ئەو 6 مانگە ئێمە ئینشاءالله ئەگەر هاوڵاتیان سەردانمان گلەی لەوە دەکەن ئەڵێن کە ئەچینە ئەو شوێنانە سیستەمی ئەلکترۆنی یان با بڵێن شەبەکە نیە ئەمە چۆنە سیستەمەکە دەگەڕێتەوە بۆ بەغدا ینی جاری بێت شەبەکە کێشەی هەیە لە بەغدا سیستەمەکە کێشەی هەیە بەڵام خۆشبەختانە ینی ئەوە زۆر تاخیر نابێت لەوانەیە ئەو پەڕی ڕۆژێک دەبێ ینی لە ماوەی ڕابردوو تەنها لە کاتی انتخابات شەبەکە ڕاوەستا و فترەیەکیش سیانیان هەبوو لە کاتی سیانەکردن ئەگەر نە شەبەکە ڕۆژی پێدەوێت ینی بۆ گەڕانەوەیان فترات هي ساعات يعني ئەوەی دەڵم بۆ نمونە بیانی من دەم کارتی نیشتیمانی دەڵێم یعنی چەند ڕۆژی پێدەوێت خۆی لە حالەتی نۆرمال و بەبێ کێشە دروستبوون ینی ساڵی 2020 لە هەر 15 ڕۆژ جارێک کارتی نیشتیمانی دەگەڕایەوە و هاوڵاتی دەتوانانی لە مدەی 15 ڕۆژ کارتی نیشتیمانێکی وەربگرێ بە هەوڵ چاودێری بەڕێز وەزیری ناوەخۆ ئێستا لەگەڵ بەغدا خەریکی چارەسەرکردنی و کێشەینە وەکو بوو جەنابەتم باس کرد بەس لە 2 هەفتەی ڕابردووە 6,000 کارتی نیشتیمانی لە بەغدا تەبع بۆ ئێمە ئیستلاممان کردیان داوا لە هاوڵاتیان بێن وەربگرنەوە لە جوازات لە پاساپۆرت جاران لە بەغداد چاپەکرا ئێستا لە هەولێریش چاپەکرێت بەپێی ئەو یاسایش 3 شار بۆیان هەیە بیکەن بەسڕا بەغدا هەولێر بۆ لە هەولێر چاپ ناکرێت بەڵێ بەپێی ئەو عەقدەی هەیە کە لەگەڵ ئەو شەریکەیە کە ئەنجامی داوە لەگەڵ وەزارەی داخلی عێراقی مەفروزە 3 بنکەی چاپکردن یەک لە بەغدا یەک لە بەسڕا یەک لە هەولێردا بمەزرێ بەڵام بەهۆی ئەوەی کە مەچەند جار نووسرامان ئاراستەکردون و داوامان لێکردوون کە پێویستە بنکەیەکی چاپکردن لە هەولێر هەبێ بۆ ئەوی محافظاتی بۆنە مووسڵ دەتوانێت ئیسیفادە لێ بکە کەرکووک ئیسیفادە لێ بکە و سلێمانی دۆک هەولێر ئیسیفادە لێ بکە ئێمە دایم لەسەر خەتین وەزارەی وەزیر ناوخۆش هەل هەوڵ بەردەوامە بۆی قەناعەتیان پێ بکەین کە شوێنیشمان بۆ ئامادەکردوون پێمان ڕاگەیاندون لەناو بارگەی بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامەی هەولێر شوێنێکی محکەم هەیە بۆ چاپکردن داوامان لێکردوون ئەوە لە بەردەوام ئێمە لە هەوڵداین ئەمەش بێت کاری هاوڵاتی هەر زۆر ئاسان دەبێت لە نەفسی ڕۆژ لە نەفسی سعات کاتێک کە ڕۆژمارەی نیشتیمانی لە بۆ دەردەچێت لە هەمان کات هەمانشتان لەگەڵ لق و ملکەکانی تر بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان و لەگەڵ بەغدا و حکوومەتی فیدرالی چۆنە بەڵێ زۆر باشە ئێمە وەکو لە نظامەکە هەیە و شێوازی کارکردنمان ئێمە ئەلکترۆنیە و ڕەبتین بە مەرکەز بۆ فەرمانکانی ئێمە سەر بە ئێمە و ئێمەش سەر بە مرکزین لە ڕێی ڕایکردنی مامەڵی هاوڵاتیان بۆ نە هاوڵاتی کە کاتێک ئێمە پەنجەمۆری وەردەگرین ڕەسەن ئەلکترۆنیان داتایەکە دەچێتە بەغدا و خلالی 10 دقە ژمارە نیشتیمانیەکەی بۆ دەگەڕێتەوە دەتوانێت یەکسەر داوای نسخەیەک لە سوورەقەیدی ئەلکترۆنی بکە و دەیباتە ئەو فەرمانگەی کە پێویستی پێ بەڵێ پرسیارمان زۆر لەسەر کارتی نیشتیمانی کرد ئەمەوێت دوا پرسیار لەسەر ڕێگەزنامە بکەم زۆرن لەو خەڵکانەی کە خەڵکی عێراق و هەرێمی کوردستانین بیانین لە هەرێمی کوردستانەژین بە بۆنەی ئەو دۆخە نەخوازراوانەیە کە لە ناوچەکە هەبوو ئاواری ئێرن ئەمانە ماوەیەکی زۆر دوور و درێژە لێرە ئەژین ئەمانە چی بکەن بۆی ببنە خاوەن ڕێگەزنامەی عێراقی ینی ئایا دەستان بە دانووسان کردو لەگەڵ حکوومەتی عێراق ئایا با بڵێن ڕێسا و ڕێنمای تایبەت بەوانە هەیە ڕێژەشیان زۆرە بێگو طبعا بەپێی مادە 6 لە یاسای ژمارە 26 سال 2006 جنسی عێراقی هەر هاوڵاتیەک ئەگەر 10 ساڵ ماوەی مانەوەی هەبێ لە عێراق بەپێی ئەو شروطانەی کە لە مادەکە هاتووە بۆ دەبێت یەکەم شت بە شێوەیەکی مەشروع داخلی هەرێمی تۆزەکە لەسەری بۆستین بۆ من خەڵکی زۆر ئەرە داوام کردووە
بەڵام ڕەنگە لەمە تێنەگاتیان تێنەگەیشتمە دەبێت بە پاساپۆرت بە پاسەپۆرت ویزەی وەرگرت بێت لە هەرێمی کوردستان لە یاخود سووریاوە دێت بابڵێن لە سووریاوە دەبێت لە سووریاوە دەبێت لە ڕێی مەعبەرێکی ڕسمی حدودی داخل بگرێ و پاسپۆرتەکەی ختمی پێوە بێ و ماوەی ئیقامەکەی لە هەرێمی کوردستان ئیقامەی بەردەوامی هەبێ بۆ ماوەی 10 ساڵ بەڵام لە کاتێک کە زەواز دەکات لەگەر هاوڵاتیەکی عراقی بوون نەچ ئافرەت بێت پیاوە بێ کە زەواز دەکات ماوەکە کەم کراوەتە بۆ 5 ساڵ و منداڵەکانیشی کاتێک کە تەجەنوس دەکات منداڵەکانی ئەوەی خوار تەمەنی 18 ساڵینە لەسەر باوچیان ڕێگەزنامەی عێراقیان پێدەدرێت ینی مەبەستم ئەوەیە ئەگەر بێت و کەسێک بە ڕسمی بەڕسمی داخل نەبوو بێت زەواجیشی کرد ئەوە یەکێک لە شروطەکانی نەقسە یەکێک لە شروطەکانی ئیقامەی نەقسە بۆ یە کاتێک کە مەلەفەکە دەگەنێتە بەغدا تەرکیز لەسەرەوە دەکات کە پێویستە ئەو کەسە بەڕسمی لە یەکێک لە معبەرەکان داخلی هەرێمی کوردستان بێ ئەوی تر جەنابەت بە خۆت دەزانی لا جیاوازە لەگەر مقیم ینی لە کەمپەکان دەمێنێتەوە و UN نەتەوە یەکگرتوەکان مستەفسەکەیشیان پێ دەدەن کە لە ڕێی بەڕێوەبەراتی ئیقامەی هەولێر جەنابەت ئاگاداری ئەوانە پێیان دەگوترێت نابێت تەڵەبی ڕێگەزنامە بکەن ئەوە ینی یەکە لە شەرتەکانیان کە داوای لاج دەکات یان داوای لەجوء دەکات داوای ئیقامەی نەکردووە باشە کاتم گرتی سوپاس بۆ ئەو زانیارانە بە زۆر سپاس بەڕێز ئەمی شوان عەرەب بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامە و باری شارستانی و کارتی نیشتیمانی لە سنووری پارێزگا لەر زۆر ئەمیان بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامە و باری شارستانی بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامە و باری شارستانی هەولێرە بەش کارتی نیشتیمانی بەشێکە لە بەڕێوەبەرایەتی ڕێگەزنامەی هەولێر ڕاستە بەڵێ بەشێکە تێیدا سپاس دەکەم زۆر سپاس کە ئامادە بوویت سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەر شاد بوون